کەتی مانگانە سەر و 30 ملیۆن دۆلار ڕەوانەی دەرەوە دەکات. دوای ئاشکرابوونی بلۆکردنی 176 ملیۆن دۆلارەکەی یەکەتی لە بانکێکی ئیمارات، سەرنجەکان بۆ سەر دۆسیەی بردنەدەرەوەی پارە لەلایەن ئەو حیزبەوە زیاتر بووە. هەفتەی ڕابردوو ئاشکرا بوو کە 176 ملیۆن دۆلاری کۆمپانیایەک کە سەر بە بەرپرسێکی یەکێتیە لە بانکێکی ئیمارات بلۆکراوە بەهۆی نادیاری سەرچاوەی پارەدارکردنی هەژمارە بانکەکە. تیوار بە دوواداچوونی زیاتری بۆ دۆسیەکە کرد و پەردە لەسەر نهێنی دۆسیەی بردنەدەرەوەی پارە لە سنووری سلێمانیەوە لادەبات. بە پێی زانیاریەکانی تیوار، یەکێتی مانگانە سەر و 30 ملیۆن دۆلار لە سنووری سلێمانیەوە دەباتە وڵاتانی دەرەوە. با پێی وتەی چەند سەرچاوەیە کە قسەیان بۆ تیوار کردووە، زیاتر لە 7 ساڵە بردنەدەرەوەی پارە لەلایەن یەکێتیەوە بۆ وڵاتان بەردەوامە. بردنەدەرەوەی پارەکەش چەند جۆرەکە. جۆری یەکەمیان حەواڵەکردن بووە کە پێشتر لەم ڕێگایەوە یەکێتی 100 ملیۆن دۆلاری حەواڵەی وڵاتانی ئێران و سووریا و لوبنان و ئیمارات و وڵاتانی دیکەی کەنداو کردووە. بۆ ئەمەش ئەو حیزبە سوودی لەوە بینیوە کە پێشتر حەواڵەکردنی دۆلار بە هەڕەمەکی بووە و عێراق سیستمێکی بانکی پێشکەوتووی نەبووە بۆ مامەڵە و حەواڵەی دۆلار. بەڵام لە دوای سزاکانی ئەمریکا بۆ سەربانکی ناوەندی، ڕێکارەکانی بردنەدەرەوەی دۆلار قورس بووە و ئاستەنگی بۆ دروست بووە. بۆیە یەکێتی لە ڕێگای بە قاچاغبردن و شێوازی دیکەی سپیکردنەوەی پارە، مانگانە ئەو بڕەپارەیە ڕەوانەی وڵاتان بە تایبەت وڵاتانی کەنداو دەکات. سەرچاوەیەکی ئاگادار بە تیواری ڕاگەیان کە بۆ ئەمە یەکێتی سوودی لە پەیوەندی هەواڵگریەکانی خۆی وەرگرتووە و لەو ڕێگایەوە ملیۆنان دۆلاری بردۆتە دەرەوە. ئەو سەرچاوەیە وتیشی چەند بانکێکی عێراقی دەستیان لە هاوکاریکردنی پرۆسەکەدا هەیە. سەرچاوەی ئەو پارانەش بەشێکی داهاتی ناوخۆ و بەشێکیش لە وەرگرتنی سەرانە لە سەرمایەدار و وەبەرهێنەرەکانەوە بەدەست هاتووە. ئەو سەرچاوەیان نەشی شاردەوە لە ڕابردوودا هەرێمی کوردستان شوێنێک بووە بۆ ساختکردنەوە و سپیکردنەوەی دۆلاری لیبی کە لە دوای شەڕی لیبیاوە بە ملیاران دۆلاری لەو جۆرە بە عێراق و وڵاتانی ناوچەکەدا پەرش و بڵاو کردوتەوە. تیوار زانیوێتی تیمێکی تایبەت کە لە پەنجەکانی دەستێ ناپەڕن سەرپەرشتی کارەکە دەکەن و ڕاستەوخۆ بە ئاگاداری بەرپرسانی ماڵی حیزبەکە ئەو کارە دەکەن. ساڵی 2022 بەرپرسانی هەواڵگری و بانکی ئەمریکا چەند راپۆرتێکیان لەسەر سپیکردنەوەی پارە و حەواڵەی نایاسایی دۆلار بڵاو کردبەوە. تێیدا هۆشداریان دابوو کە گروپە چەکدارەکان و بەرپرسانی عێراق و لە نێوانیشیاندا هەرێم سەرقاڵی سپیکردنەوەی دۆلار و پارە.